سبەی حکوومەتی هەرێم لەبارەی موچە بڕیارە چارە نووسازەکە دەدات و زانیاری نوێژ لەسەر لێبڕینە ئاشکرا بوو. داوا دەکرێت لە ڕێی وەفدێکی باڵا کێشەی موچە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت. تیمی دەستگای ستاندەریش ڕێگە چارە بنەڕەتیەکە پێشنیار دەکات. نهێنی ڕازیبوونی ئیسرائیل بە ئاگربەز لەگەڵ ئێران ئاشکرا دەکرێت. ئەگەری دابشکردنی موچەی مانگی 5 بە لێبڕینەوە بە ڕێژەی 30% هەیە، ئەویش دوای ئەوەی حکوومەتی هەرێم هیچ ئومێدێکی بە بەغدا نەماوە و بڕیار دەدات پشت بە داهاتی ناوخۆ ببەستێت بۆ موچە. سبەینێ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. پرسی موچەخۆران یەکێک دەبێت لە تەوەرەکانی کۆبوونەوەکە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی خۆی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەخاتە ڕوو. بەپێی ئەو داهاتەی لە بەردەستدایە موچە دابەش دەکات. لە ئێستادا بڕیاری وەستاندنی سەرجەم خەرجیەکانی داوە و هەموو داهاتەکان بۆ موچە تەرخان دەکرێت. بەپێی بەدواداچوونەکان موچە بە لێبڕینەوە دابەش دەکرێت و ڕێژەکەی بە نزیکەی 30% دەبێت و 70% موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم خەرج دەکرێت. ئەمە نابێتە پاشەکەوت و تەنها لێبڕینە و وەک ئەوەی پێشتر دەیانوت خۆگونجاندنە لەگەڵ بارودۆخەکە. دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزیری دارایی عێراق داوا دەکات بۆ چارەسەری کێشەی موچە شاندێکی باڵای سیاسی هەرێم کە دەسەڵات بەدەست بێت بچێتە بەغدا بۆ ئەوەی کێشەی موچە بەڕێگەی سیاسی چارەسەر بکرێت. لە بەرامبەردا تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایدەگەێنێت چارەسەری کێشەی موچە شاندی سیاسی نابێت. چەندین ساڵە شان دەچێت و دەڕوات کێشەکە هەرماوە. باشترین ڕێگا ملدانی حکوومەتی هەرێمە بۆ ئەنجامدانی تەوتین وەک ئەوەی لە بڕیاری دادگای فیدراڵی داهاتووە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم ببێتە بابەتێکی ئیتیحادی و چیتر ململانەی لەسەر نەکرێت. ئێستا و داهاتوش کار بۆ جێبەجێکردنی تەوتین دەکەین و هەموو ڕێگاکانی تر ڕەت دەکەینەوە. بەپێی هەواڵێکی پێگەی ئەکسیۆسی ئەمریکی لە ژێر فشاری دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا، بنیامین ناتەنیاهو سەرۆک وەزیرانی ئیسرائیل بڕیاریدا بە پاشگەزبوونەوە لە وەڵامدانەوەی 2 موشەکی ئێران. دوای بامانجگرتنی ئیسرائیل بە 2 موشک، وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند کە فەرمانی بەهێز ئاسمانیەکان کردووە هێرشێکی کاریگەر بۆ سەرناوەڕاستی تاران ئەنجام بدەن. دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە، سەرۆکی ئەمریکا لە بڵاوکراوەیەکدا داوای لە ئیسرائیل کرد شەڕ بگرێت. ئاوکات ئەمڕۆ ئیسرائیل ئێرانی بەشکاندنی ئاگربەستەکە تاوانبار کرد. ئێرانیش ڕایگەیاند کەوا هیچ جۆرە هێرشێک لەلایەن ئەوانەوە نەکراوە. ئەو جوڵانەش جارێکی دیکە وای کرد دۆناڵد ترامپ تووڕە بێت. بۆیە پێدەچێت بەهۆی فشارەکانی ترامپ ئیسرائیل دەست هەڵگرێت لە بەردەوامیدان بە هێرشەکان بەو پێی ناوێ کارێک بکات کە دۆناڵد ترامپ لێی تووڕە بێت.